وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕۆژی دووشەمە بەیاننامەیەکی لەسەر ڕۆژی هەرێمی کوردستان و عێراق بڵاو کردوتەوە و تیایدا دەستخۆشی لە بەڕێز بارزانی دەکات کە داوای درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتەکەی نەکردووە وەکو سەرۆکی هەرێم و هاوکات پشتیوانی ئەمریکاش بۆ سەرۆکوەزیری عێراق حەیدەر العەبادی دووپات دەکاتەوە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە کورد کۆنێکشن میواندارێتی دکتۆر محەممەد جەلال مەجید پسپۆری پەیوەندیە نێونەتەوەیەکان دەکات. دکتۆر محەممەد سوپاس بۆ ئامادەبوونت. لە بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا هەم پشتیوانی لە حکوومەتی هەرێم و هەم پشتیوانی لە حکوومەتی عێراقیش کراوە. جا تۆ پێت وایە ئەمریکا بتوانێت ئەم دوانە لە یەک نزیک بکاتەوە؟ ئەم کاتتان باش. بەڕاستی بەیانەکەی دوێنێی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە بڕوای من زیاتر بۆ دەرخستنی ئەوە بوو کە حکوومەتی ئەمریکا دان بەم حکوومەتەی ئیستەی هەرێمدا دەنێت و ناوی هەردوو بەڕێز نێچیروان بارزانی و قوبات تاڵبانی هێناوە کە ئەمە سەرۆکایەتی حکوومەتێکی شەرعی هەرێمی کوردستانەکەن. بە چەند معنایەک ئەمە تەفسیرەکرێ. یەکێکیان ئەو دەڵ و باسانی لە ئارایە بۆ دروستکردنی حکوومەتێکی ئینتیقالی یان حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی. ئەمە شتێک کە دیارە ئەمریکا لەوە ناچێت پشتگیری لێ بکە و لە عینەن کاتیشا داوا لە هەموو لایەنەکانەکە کە هەماهەنگی و هاوکاری ئەم حکوومەتە بن و ئەم دوو کەسایەتیە بن بۆی کاروباری حکوومەتی هەرێم بەرێتە پێشەوە. بەڕاستی لە نەتیجەی ئیستیقال و واسێنانی بەڕێز مەسعود بارزانی لە پۆستەکەی پێرێ لەو بڕوایەدام کە ئەمریکا حەز بکات لاپەڕێکی نوێ هەڵباتەوە. وەک بەڕێستانە زانن لە 1970 2015ەوە یەک ڕیزی نیشتیمانی لە ناو کوردستانە تەواو پچڕا و پەرتپەرد بووە لە نەتیجەی ئەم کێشە و نیزاعی لە ئارادا هەیە بە خۆی بەردەوام بوونی بەڕێز بارزانی لە. بەڵێ دکتۆر محەممەد وەکو خۆتش ئاماژت پێکرد کە لە بەیاننامەکەدا باسی ئەوە کراوە داوا لە هەموو لایەنە کوردیەکانیش کراوە کە پشتیوانی لە حکوومەتی هەرێم بکەن. جا تۆ پێت وایە ئەم بەیاننامەی وەزارەتی دەرەوە بتوانێت ناکۆکیەکانی با بڵین ناکۆکیە ناوخۆیەکانی هەرێم چارەسەر بکات؟ مەفروزە ئەمە پەیامێک بێ بۆ هەموو هێزە سیاسیەکانی کوردستان کە پشتگیری لەم حکوومەتی هەرێمەی ئیستە بکەن و وەک بەڕێزیشتانە زانن ئینتیخابات دواخراوە بۆ هەژدمانێکی داهاتوو. ئەمە دیارە بوار و فرسەتێکەدا کە ئەم هێزە سیاسیانی لە ئارادان و ئاراستە و بیر و بۆچوونی تریش بێتەکایەوە و منافسە بکەن لە بەشداری ئینتیخاباتی داهاتوودا. وەکو بەڕێزیشتانە زانن نەکرد بەیانەکەی دوێنێ بەیانەکەی 29 پێش ڕەفراندۆمەکە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوەدا کە پرۆسەی ڕەفراندۆم بۆتە هۆی ئەوەی سەر لە نوێ پەرلەمان کاراکرێتەوە و جۆرێک لە یەک ڕیزی نیشتیمانی بێتەکایەوە. من لەو بڕوایەدام پەیامی ئەمریکا ئەوەیە کە جارێکی تر یەک ڕیزی نیشتیمانی بێتەکایەوە و ئەو کارەسات و ڕووداوانی کە لە نەتیجەی 16 ئۆکتۆبەر هاتنەکایەوە بخرێتە دواوە و هەنگاوێکی تازە بنرێت بۆ پێشەوە. وەک بەڕێزیشتانە زانن بەڕێز بارزانی هەر لە کاتی حملەی ڕەفراندۆمەکە ئاماژەی بەوەدا کە بەنیاز نییە دوای 1 نۆڤەمبەر بەردەوام بێ وەکو سەرۆکێرم چەند جارێک ئاماژەی بەمەدا و لە لایەکی تریشەوە بەڕێزتانە زانن پرۆسەی دیموکراسی لە کوردستانە زیانێکی هێجگار گەورەی بەرکەوت بەهۆی ئەوەی کە لە 12 دەی 2015 ڕێگری کرا لەوەی سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە بۆ هەولێر و ئەوە تەبعاً پێشەوەش ئەوە بوو کە ماوەی سەرۆکایەتی هەرێم درێژ کرایەوە لە ڕێگری مەجلیسی. بەڵێ دکتۆر محەممەد دەچمە پرسیارێکی تر لە ئێستادا وەکو بینیمان کە پەرلەمان جارێکی تر درێژ کرایەوە بۆ 8 مانگی تر وەکو خۆشت ئاماژت پێکرد. بەڵام هەتا ئەو کاتە تا 8 مانگی تر پێت وایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت زەمینەیەک بڕەخسێنێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان؟ خۆی بەڕاستی مەفروزە زەمینە ئامادە بکرێت چونکە وەک بەڕێستانە زانن دوو پارتە سەرێکێکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەرەنجامی کارەساتەکەی 16 ئۆکتۆبەر هەردوو حیزبەکە زۆر برینارن و کەسانێکی زۆر هەم لە ناو خودی حیزبەکان خۆیان و هەم لە لایەن شەقامی کوردی و پەنجەی لۆمان بۆ ڕاکێشن. ئەم 8 مانگە ماوەیەک ئەیا بۆ ئەوەی ئەم دوو پارتە سیاسی خۆیان ڕێخێنەوە لە عینەن کاتیشە زەمینە و بوار ئەدات کە مەجموعەیەک ئاراستە و دەموچاو و تەوەجوه و بیر و باوەڕی تر بێتە سەر ساحەی سیاسی کوردستان کە لەو بڕوایەدام
ڕۆژئاوا پێی خۆش بێت کە جۆرێک لە فرەڕەنگی و لە فرە ئاڕاستەی بێتە پرۆسەی سیاسی و دیموکراسی کوردستانەوە. بەڵێ دکتۆر محەممەد جەلال مەجید زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە.